إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی خۆشەویستم، خوشکانی بەڕێز، یەکێک لە گەورەترین ئەو شتانەی کە خوای تەعالا مرۆڤەکانی پێ تاقی ئەکاتەوە زوو تووڕەبوونە، سرعة الغضب، و ئەو حاڵەتانەیە کە ئینسان ئەعسابی زوو لەدەست ئەدا. جا ڕەوشتێکمان هەیە لەو کاتانە زۆر زۆر گرنگە کە ئەویش پێی ئەوترێ کەظم الغەیظ، واتە قودانەوەی تووڕەیی، خۆگرتن لە کاتی تووڕەییە. خۆشەویستەکانم، قەت بەکەمی مەزانن لە کاتی تووڕەییە تەنها وشەیەک کە لە دەمت دەرەچێ جاری وا هەیە ماڵەکە توێرانەکە. یەک وشە لە دەمت دەرەچێ ماڵەکە توێرانەکە، ژنەکەتی پێ تەلاق دەی، قوڕەکرێ بەسەرتە، خێزانێک تێکەچێ. جاری وا هەیە بە یەک وشە سڵەی خزمایەتی ئەبچڕێ، یەک وشەیەک لە دەمت دەرەچێ ئەوێتە ماڵ بەسەرتەوە، پەیوەندیت ئەبچڕێ لەگەڵ خزمە نزیکەکانتە. جاری وا هەبووە یەک وشەیەک بەڕێزان لە زمانێک دەرچووە بۆتە مایەی کوشتن، نەک کوشتنی کەسێ، کوشتنی دەیەها کەس. یەک وشەیەک لە دەم دەرچووە. جاری وا هەیە لە کاتی تووڕەییە سەرۆکی وڵاتێکە، ڕئیسی عەشیرەتێکە، سەرۆکی خێزانێکە، وشەیەک لە دەمی دەرەچێ کوشتاری لێبێتەوە. ئەو هەموو جەنگەی کە ئەیبینن لە عالەما هەمووی بەهۆی تووڕەییەوە و لە کاتی تووڕەبوونە قسەیە لە دەم دەرچوو. زۆر مهمە ئینسان لەو حاڵەتانە بتوانێ خۆگر بێ. کابرایەک لەگەڵ ماڵ و مناڵی خۆیان دانیشت بوو، باسی بابەتێک کریا، پیاوەکە تووڕە بوو. ژنەکەیشی هەڵست دووسێ قسەی کرد بەرامبەری. جا چەند گرنگێت تۆ لەو کاتەی کە یەکێک تووڕە ئەبێت بەرامبەرەکە هادئی کاتەوە، نەک ئەمیش هەڵچێ و زیاتر گەرمیکە. وەڵا یەکسەر کابرا ئەم دەنگی بەرزۆ بوو، ئەو دەنگی بەرزۆ بوو، کابرا سێ بەسێ تەلاقی خوارد و کوڕی کردە خسەر خۆی و ژنی و ئەو مناڵانەیشی خاوەن سێ مناڵ، دوو کچ و کوڕێک، هەمووی سەرگەردان بوو، چونکە پێشووتریش تەلاقی تری خوارد. حادیسە لە کوردستانە چەند حادیثەیەک تەنها لەبەر ئەوەی کە کابرا عالیەکەی لە کاتی تێپەڕبوونا بەلای یەکتریە بە سیارەکە عالیەکەی بەرز کردوتەوە، یعنی گڵۆپە عالیەکەی خستۆتە ئیش، ئەلەو کاتە دایەتێ ناو چاو کابرایە تووڕە بووە. ئەمە چەند حادیثە لەم شێوە ڕوویدا لە هەولێرە. کابرا هەڵی کێشاوەتە دەمانچەیە و دایە لە کابرا کوشتێتی، مەس لەبەر خاتر ئەوەی کەوە عالیەکەی دایەتێ ناو چاوێت. طبعا هەموومان تووڕابین لەو حاڵەتە، بەڵام ئەبێ ئینسان خۆگر بێ. لە حاڵەتێکی تووڕەییە نابێت دەست بۆ دەمانچە ببەی یان قسەی غەڵەت بکەی، ئەبێ ئاگات لە خۆت بێ. لە وەسائلی تەواصولی ئیجتیماعی، سۆشیال میدیا، کابرا بابەتێک ئەبینێ، کۆمێنتێک ئەنووسێ، کۆمێنتێکی بڵێن تووڕەکە، خاوەنی بابەتەکەش وڵامێداتەوە، ئەم وڵامێداتەوە ئەبێت بە شەڕیان
تلفون بو يكتري كان الله لفلان شلون يكتري اجرين اگر تو بياي بيبو امش واعزاني اگر نروا بياونيه اتشي لوي ابي بشركي جورو هل يك ماويكي زور هو طبعا دو عائلتي كتشو حاكمش سروجلاك يكشكنن حاكمش توقيفي هاد بلاكا وماويه ودو جناياتيش لا يزال لبين انا هاي جاء اجر اوانا بيبو آياتكاني قرآن وحديثكاني في غمري خواه بقر صلى الله عليه وسلم آوان تشبه كصدها لم بابتانا روجانا لناوكم القاء يميا الرودا بيبو بقر لآيات قرآن خواه فروقدار تشي فرم لسورة آل عمران آياتي سطو السيوسي وسطو السيوشوار خواه فروقدار أفرمي وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة خيرابكن هلبكن بولي بردي خواهي بو بهشتك عرضها السماوات والارض فانتايكي اسمان كانوا زويه يعني او بهشتا امن دفراوانا او دفراوانا يقدون مدودون مسيدون قصر كتابي وكشك كتابي او نيه انتايكي بقدر اسمان كانوا زويه اعدت للمتقين فرز كراوه وحاضر كراوه بس ناوي او كسانيك او زويانان بسرا دابش بكري بس او ماوا بوكي اما دكراوه بو متقين بو اوانيك خو باريزه حمش لك تواو بس بكره تنايو لبهشتا بوكي يا اما بو كم متقي الذين ينفقون في السراء والضراء اوانيك و لكاتك دسي عن ارواو هيانو حاليا خوشا ابخشن ولكاتك شاكوا وضع عن توزي لارا هر ابخشن بقدرت وانا اخوان والكاظمين الغيظ اما يك ما بستك يا لو تارك والكاظمين الغيظ واوانيك وتريق تدنوا لكاتي تربنا بيدن ابن والعافين عن الناس وبوكي تريشا وبو اوانن كوال ليبرديان هي برامبر بخلقي برامبر بخلقي نك برامبر بجناكي خوشي نك برامبر ببياوكي خوشي نك برامبر بكركي بكچكي نك برامبر بباوكي بدايكي نا برامبر بخلقي او امانه حرزون نزيكن برامبر بهمو او خلقك غلط اكن ام ليبرديه والله يحب المحسنين واخواي تعالى شاكا كراني خوشه ليرا فرموي اوانيك تريق تدنون ني فرمو اوانيك ترنابن شو كان مروف نيه ترنبي مروف نيه ترنبي رسول الله اشكر ربه بلام اوجر انك ترابي تريك كتديتوا روجي كان في غمري صلى الله عليه وسلم لباش غزوي حنين اويك دسكوت بولو غزويه دابش يكر بفي اويك اخوي قوري القران فرميت كابرايا هسي كد بشي او كمو اوانا يكسرت الربو كابرايا هذا قلت يا غمر صلى الله عليه وسلم بو غزار رويشتوا ايماني بفي غمر يناو بو غزار رويشتوا على اساس اما صحابي في غمر صلى الله عليه وسلم والجهاد شتا لا فينا يقال يكسرت الرأبي الله والله ام دابش كردنا بو اخواني سبحان الله يعني في غمر دابش كردنا عادلني لبر اخواني كدوه اي تبدا فرمون طبعا اوقصي يكسر قاعده في غمر في غمر صلى الله عليه وسلم حد وانا الله فرمي وسيك يعني تو قائدي ولاتي رئيسي ولاتي وفي غمر خوابه وحمشت لجل دسابه حبس واشارتي يكسر ادري لملي وكسشنا على بو شنو مستحقه كابرا اتهامي في غمرك صلى الله عليه وسلم الله عدالتي نيه والله في غمر صلى الله عليه وسلم حجنا عليه الله رحمتي اخوان لموسى ابراهيم لو ايش زياتر عزيز درا صبري قلت شكو بني اسرائيل زور عزيتي موسى عنده بلام لبر خاطر اخوي پروردگار او صبري قلت بويا رسول الله صلى الله عليه وسلم لحديثه افرمي ليس الشديد بالسرعه افرمي انساني بالوان او كسنيه لا زوران بازي خلق ذات الزاويه انما الشديد الذي يملك نفسه عند الغضب بلكو بالوان لاسلام كي اوي لكاتي توريا خو قربي او بالوانا لحديث كثير في غمر صلى الله عليه وسلم افرمي من كظم غيظه هل كسي تريخ ويبخواتوا لشيكاتك وهو قادر على ان ينفذه ايشتوانيت تركي بس كبرايا درخه دعاه الله على رؤوس الخلائق اما شهد كان يتلبسه لناوي حمو او عالميك كوكراوه ولا ساحي محشره لادم وتا اخر كسي سرزبي فنجاء هزار صال او عالمك واكرته محاسبه اكري حركسي هلص محاسبه اكري حمو خلقي بيني لو كاتا ام كابرايا بانكن فلاني كري فلاني كري فلان
با هەڵسێت هەر هەمووی تەماشاکە بە هەموو زمانەکان خەڵق ئەیزانێ هەڵ لە سێنن و ئەلەوێ خوای تەعالا لە بەردەمی ئەو هەموو خەڵقەیە خوای تەعالا ئەفەرمێت تۆ لەبەر خاتری من تووڕەیی خۆتت قوتدایەوە دەی بڕۆ ئەمڕۆ پاداشتی تۆ ئاوایە لێبوردەی گشتی یەکسەر بۆ دەرچوو و ئەو بەهەشتە زۆر زۆر بە نرخەیش کە خوای تەعالا تایبەتی کردووە ئەکرێ بەناوی ئەوە حەز ناکەن ئەوەتان دەستکەوێت لە لەحظەیەکی تووڕەیە قوتی دەرەوە تووڕەیەکەی جاری وایە بەرامبەر بە ژنەکەی خۆتە هەر لە مەسلحەتی خۆتایە بەرامبەر بە پیاوەکەی خۆیەتی بەرامبەر بە مناڵەکەتە بە کوڕەکەت بە کچەکەت بەرامبەر بە باوکت بەرامبەر بە دایکت کابرا ئەڵێ مامۆستا وەڵڵی دایکم بێزارمانی کردێت مامۆستایی دایمە قسەیە بکەم ئەمە مەوزوعەکەی کاتی خۆی تۆ ئەوت بێزار نەئەکرد کاتی خۆی تۆ ئەوت بێزار نەئەکرد ئەو ئاوا ئەیوت وەڵڵی بێزارمی کردە فڕی نەدەما دەشتا وای ئەوت هەز ئیسە تۆ هاڵێ سبحان الله کورە مامۆستا ئەخە خۆم پێ ناگیرێ وەڵڵی خۆزگای شوێنێ بۆ من بردایە نەجاتمدایە لا حول ولا قوة إلا بالله ئەوە مەوزوعەکە طبعا لای منەوە ئاڵێ ئەبێ خۆی چی بکە لە ماڵەوە ئەمە مەوزوعەکە طبعا باوک و دایک حتا تەمەنیان گەورەتر بێ ڕەوشتەکەیان ئەگەڕێتەوە مناڵی زاکریان زەعیفە بێ چاویان زەعیفە بێ گوێیان زەعیفە بێ قسەی ناشایستە ئەکەن لە بەردەم میوانە بەس تۆ نابێت هیچ مووقفێکت هەبێ و تووڕە ببی و ئەگەر تووڕەش ببی ئەبێ لە ناو دڵە بیخۆیتەوە نابێ بڵێ ئۆف میوانەکانیش ڕۆی نابێ قسەت ئەوە مەوزوعەکەی بۆیە خۆشەویستەکانم تووڕەبوون لە شەیتانەوەیە شەیتانە ئاگری شەیتانە شەیتان ئەو ئاگرە ئەکاتەوە تو ئەبێ چی بکەی یەکەم ئەبێ بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم چکە رسول الله صلی الله عليه وسلم کابرایەکی بینی زۆر تووڕێ و دەم چاوی تووڕە سوورۆ بۆ زۆر تووڕە بوو ئەلەو لە حەزاتە پێغەمبەر فەرمووی ئێستا من قسەت کەلیمەیەکە زانم ئەگەر ئەو کابرایە بیڵێ یەکسەر ڕزگاریە بێ لەو حاڵەت وتیان چی ئەی پێغەمبەری خوا فەرمووی بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم چونکە ئەوە ئاگری شەیتانە بەو وشەیە خوای گەورە ڕزگارتەکە و دائما لەو حاڵەتە قسە مەکە دەمی خۆت بگرە لە حاڵەت تووڕەیە قسە مەکە و ئەگەر بۆت کرا شوێنەکەت بگۆڕە لەناو جەماعەتا بووی گورکەوەرەوە بە پێوە وەستا بووی دانشە دانشتو بووی ڕاقشێ شان دەرەوە هەڵاژێ ئەگەر کرا زانیت هە تووڕەیەکەت ما بڕۆ دەستنوێژێت دووبارەکەرەوە و دائما ئەوەت لەبیر بێ یەک وشەیە لە دەمت دەرئەچێت لەوە ئیتر بۆ دنیا و ئاخیرەتت نەگەڕێتەوە ئیتر نەتوانی پەشیمان ببیتەوە لێ ئاوابی تووڕەیەکەت ئەخۆیتەوە چەندین وەکو عەرزم کردن چەندین پیاو هەیە ئێستا ئاواتی ئەوەی جارێکی تر ئەو ژنەی بێنێتەوە دەست تازە لیان سندەوە تەواو چکە تەلاقەکانی نەما چەندین برا هەیە ئێستا 100 نەفەر بکرێتە بەینیان قیمەتی نی تازە ئاشنا بنەوە یعنی واتێکیاندا ئاشنا بنەوە بە قسە چەندین هاوڕێکەی خۆی لەدەستدا لەبەر خاتر قسەیە ئەمە گشتی لەبەر خاتر لە حەزاتێک لە تووڕەیی ئایشتوانن بیخۆنەوە و هەڵوەک جاران برایەتێکە ئەمێنێتەوە یە بۆ کەس هەیە تووڕە نەبێ برا کەس هەیە لە ژنەکەی تووڕە نەبێ ژن هەیە لە پیاوەکەی تووڕە نەبێ قەت بووە لە کوڕت لە مناڵە تووڕە نەبی هەر ئەبێ برادەر بە یەکەوە ژیانتان هەبێ یەکاکە بڕێشت ئەبێ ئاراتان جیاوازە هەر ئیلا ئەبێ لە یەک تووڕە ببن بەس گرنگ ئەوەیە کە تۆ تووڕەیەکەت بخۆیتەوە هەندێک لە پیاوچاکانە چەند نمونەیەکتان عەرز دەکەم ئەحنەف بن قەیس ڕەحمەتی خوای لێ بێ گوێی لە کابرایە بوو جوێنی پێدا ئازاری ئەمەدا قسەیە کرد ئەمیش ئیتر خەڵک چاوەڕوان بزان ئەمەڵێت چی ئەم چووە بان قسەکانە ڕۆژێک ئەنە بەردەم مزگەوتە لەسەر دەرگای مزگەوت کە دائەخرێ چەند نەفەرێ لەناو مزگەوتە مابوونەوە منەوە باسم نەکردە ماوەیەکی زۆریشە بەس هاتە ئیسەحات سبحان الله ئەلێرە دانیشتو بوون بەس ئەوان مابوون درەنگیشی این بوو من شوتم کلیلتان لایە کلیلەکەی دەرگای مزگەوت داخن وتیان نا کەسەکان خۆیان لێرن من شوتم دەی هەتا ئێوە ئەمێنەوە دوای تەلەفۆنێکم بۆ بکە بای من دەرگاکان داخم وتیان وەڵا مامۆستا ئێمە دەرەچین ئەوان هاتن بڕۆن ئیتر منیش ڕۆیشتم تقریبا دەدەقەیە چارێکێک دوای هاتمەوە لەولاوە تەماشام کرد دەرگا یعنی گڵۆپەکان کوژایەتەوە کەس نەماوە منیش دەرگای ئەم دەرگایەم داخست و ڕۆیشتم ئەو کەتریشم داخست و لەولاوە هاتمەوە چونکە لە پشت لەو دیوە بێ دەرگاکان دابخرێ لەو دیوە هاتمەوە ماڵ سەیرم کرد دەنگە بیستم لە ناو مزگەوتە کە ڕۆیشتم سەیرم کرد ئەو سێ و چوارە دومەزە ڕۆیشتنەتە ئاودەسەکانەوە منیش تووزانمان لە ئاودەسەکان دوای ئەوە دەرچووبوون دەرگاکان کلیل و مەجبور بەسەر ئەو کاتە دیوارەکە نزم بوو بەسەر دیوارەکە ڕۆیشتمەوە ناودیمە چار نەمابوو ئیتر منیش نەمزانی ئەوانش نەیانزانی پێم بڵێن گوێم لە یەکێکیان بوو ئەگەر کەلیمەکان لەوانەیە غەڵەتی تیا بکەم لێم عاجز نەبنەوانەی وا هین بوون مەلا هەر درۆزنە مەلا هەروا وایە بە شەرتی ئەو پیاوە بەردەوام دێ بۆ عێراقە لە کاتی ڕەمەزانانە بە تایبەتی ئیتر
باسی حاڵی خۆیەکە وەزعی خۆیەکە چەند ساڵە من گوێی لێگرم و من ڕێزی لێگرم ئەوەی نەشیەوتی منیش یەواش ڕۆم بەرەو لای ئەوانەی وا ئەو دوو سێبرایە کە دڵسۆزم پیاوی ڕێک و پێکن یعنی ئەیانەوە بێدەنگی کەن کە ئەڵێن ئەو مامۆستا هاتەوە لاوە ئەمیش حەق خۆی تووڕە ئەکا و حەق قسە ئەکا بە کەیفی خۆی جوێنی بە من نەدا ئیتر یەکێکیان وتی ئەو مامۆستایە ئاوایە کرد نەیتوانی بەرکاتە دواوە تووسێ وشە چیت پێکات تەماشاکە سی ئەم مەوقفەکە ئەو وشانەی نەوتایە خۆ زۆر احتیاطی بچووکە ئێمە کەسمان لە وەزعەکە ئاگامان نەبوو تاوانی من نەبوو تاوانی ئەوانیش نەبوو باوەڕەکەی بەڕاکردن هەتا لای مەقەڕەکە ڕۆیشتە باز بەڕاکردن بەری نەکردەوەت لە شەرمە لەو ڕۆژە شۆتر نەمبینێتەوە لە مزگەوت خۆ بەخوا ئەگەر حەد بەریشی کردایەت ئەم داوا منیچم ناوت هەر دوعای خێرم بۆ کردم وتوا هیدایەتت دا بەڵام تۆزێ خۆتت بگرتایە چونکە من لە وەزعەکە ئاگام نەبوو تۆش ئێوەش ئاگاتان لە وەزعەکە نەبوو ئێوەش تاوانی خۆتانە چونکە لە دوای عیشا دوای سێ چارەک بمێنیتۆ لە مزگەوت بەبێ ئیش یعنی دەرگا داهاتێ المهم سێیان موقیفەکەن بەڕێزان بەخوا ئیسەش بێتەوە من هەر وەک جاران سەیرەکەم بەڵام قسەیەک وا توێەکە خۆت وا ناشرینەکە نەبێتەوە بە ئەحنەفی بنی قەیس وتیان ڕۆیشتە سەر قسەیەکە ئاوا فەرمووی ئەی فڵانە کەس ئەگەر ئەوەی وا تۆ ئەیلەی ڕاست بێ ئەگەر ئەوەی وا تۆ ئەڵێی ڕاست بێ داواکەم خوا لێم خۆش بێ قسەی پێگرەوی ئەو وایە وتی ئەگەر وایە قسەکەت ڕاستە داواکەم خوا لێم خۆش بێ منەوە تاوانبار بم و نەخراپەکار بم داواکەم خوا لێم خۆش بێ بەس ئەگەر تیامیشان نەبێ داواکەم خوا لە تۆ خۆش بێ قسەی پێ ناکرێت وتی داواکەم ئەگەر درۆکەی ئەم قسانە بەناو منەوە داواکەم خوا لێت خۆش بێ سێ ئەم قسەکە سێ ئەم موقیفەکە بەڕێزان زۆر گرنگە زين العابدين كر إمام حسيني كر إمام علي رضاي خوا الله هرهم يعني زرية شاككا لأنه في غمر صلى الله عليه وسلم خدمتكاري كي بيت بباره عنايتي بباره كريتي أو كاتخلق كرا بباره شو يقول يعني هنا باره كي زوري دابو لتمني قوريا خدمتك مسيني جاران آسنين ولا مزبو يعني آسن ولا مز عفوا لمزبو كرزبو زور كرزبو من بيني ما كاتي خوي يتل مسينك آية كده سيبو دزلج لكاتێکا کە گەیشتۆ پێی خەریک و پێی ئەشۆرد و ئەمانە مەسینە دەست کابرا بەرەو بوو دایەبان پەنجەکانی پێی ئەشکانی ئەمیش زۆر طبعا لەو حاڵەتە ئینسان تووڕەیە ئیتر کە زۆر ئاوا خۆی گرت و بێدەنگ بوو یەکسەر ئەم خزمەتکارە ئەفێری ئەم کەلیمانە بوو ئەم ئاەتەی خوێندەوە فەرمی والکاظمین الغەیظ ئەوانەی کەوا تووڕەی خۆیان قوتە دەنەوە ئەمیش فەرمووی لەقەد کەظەمت غەیظی يعني ئەوە دڵنیابە منیش تووڕەی خۆم قوتدایەوە فرمي والعافين عن الناس فرمي دايماش عفو كردي فرمي والله يحب المحسنين فرمي خوای گەورە چاکەکارانی خۆشە دەی فەرمووی ئەوە لە پێناوی خوایە بڕۆ ئازاد بیت و يعني نەک تەنها تووڕەکەی خۆی خواردو عفویشی کرد و ئازادی کرد چەند پارەیشی دابوو هەر هەمووی لە پێناو خوا بڕۆ خوا حافیز ئەمە کەم جار ڕوئەدا کابرایەک ڕۆژێکیان هەر لە پیاوچاکان و پێشینان لە ماڵەوە لە بازاڕەوە دێت دوو سێ کەس بیستویانە کە ئەم مامۆستایە تووڕە نابێت ئیتر سەرکەشن ئینسانێ نەکبەت و سەرکەشە حەزەکەن عیبداریکەن بڕیارەدەن کەوا تووڕەیکەن بۆ ئەوەی عیبداریکەن و لەناو خەڵکا باسیکەن بڵێن تووڕەیە ئیتر هەر لە دواوە قسەی پێکەن هەر لەگەڵ یادیان حتا گاتە نزیکی کۆڵانە گەڕەکەی خۆیان ئیتر بەرەکاتە دواوە کە ئەوەستێ و بەرەکاتە دواوە ئیتر ئەڵێن ئەرە وڵات تووڕەمان کردەوە ئێستا یعنی قسەی خۆی یەکا و جمێنەدا بەری کردە دواوەتی کوڕەکانم بێنە پێش ترەوان شاتنە پێش فەرمووی ئازیزەکان هەرچی جوێنتانێ زوو بیدەن چونکە حەز ناکەم بچمە ناو کۆڵانەکە بەخوا خەڵکی کۆڵان و گەڕەکەکەمان منیان خۆشە ئەترسم مناڵی گوێی لە قسەکانتان بێ و بێت شەڕێکتان پێ باڵێنێ و بڕێکتان لێ بدەن و ئێوە بدەن لە ئەوان و نەوەڵا هەرچیتان هەیە بێژنی من لێتان خۆشەوە سبحان الله ئەنی ئەمە پیاوانی پێشین و پیاوانی ئەگەر تو ئەم موقیفانە بکەوتە بەرچاوت بەخوا بەڕاستی هەرگیز تووڕەیەکەت یعنی دەرنابڕیت و نابێتە مای ئەوەی كوا قركي تسرقت على الدنيا واخره تداوكرم قايت على بخاتنا وجوانا كان يخر الرحمن فيك يا ربي اصلاحي حال منكي يا ربي خويا لو انا ما بقي الري كوا لبر خاطري تو خويا انا اقرن لا تري خراب يا ربي خويا قد خسيتني تسر زمان ما دعاي بشيماني هلكيشين يا ربي خويا بخاتنا وجوانا كان يخوت بخاطر اسمي عظمي خوت يا ربي اصلاحي حال منكي اصلاحي ماله من المنكي يا ربي خويا رحم بدعيك وباوك منكي رحم ببراو خشكان منكي خويا بخاتنا وجوانا كان يخوت رحم بمردو هم ولايك منكي خويا الشفاء نخوشكان من بتايبتي او نخوشك دواي دعاء خير لك بدين يا ربي خويا كل سان لبلا مصيبه بدور بقري يا ربي خويا لا اشوبو لا شر وشر بدور ما بقري خويا خوشي وهرزاني الاولاد ما انا برقرار كي كان بدسان من عادل وداد برور كي امين 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 الحمد لله رب العالمين والصلاه والسلام على رسول الله الامين وعلى اله وصحابته اجمعين
يا أيها الذين آمنوا اتقوا الله وتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. برایانی عزیز و خۆشەویستم، کەظمی غەیظ خواردنەوەی تووڕەیی، قوتدانەوەی تووڕەیی ئەخلاقی پێغەمبەران و پیاو چاکانە وەکو گوێتان لێبوو. دەی ئەو کەسەی کە بەرامبەرتان هەڵاکا لە سێشت بەدەر نییە، لە سێشت بەدەر نییە، یا ئەوەتانێ تۆڵەی خۆتەکەیتەوە، ئەیتر تۆڵەی خۆت بکەیتەوە کار لە کارە ترازێ و وەزعەکە لە دەست دەرەچێ، یا ئەوەتانێ قوتێ دەیتەوە و دەنگ ناکەیت و گردنی ئازا ناکەیت و تەواو یەکەیتە قیامەت، یا ئەوەتانێ لێیشی خۆشەبی لە دنیا پاشان لە قیامەتیش. کامیان باش؟ تۆ دائما حەز ناکەی لەگەڵ پێغەمبەران نابی، دائما دوعا ناکەی بڵێ خوایە بمخەی لەگەڵ پێغەمبەران، خۆت دوعاکەی کشت پێنج فەرزەت. اهدنا الصراط المستقيم، صراط المستقيم كامل، صراط الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين. حەز ناکەی لەگەڵ ئەوانە بی. دەی سێم دەنگیان هەڵبژێرە. خوا گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە.